إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ژینگە و بیئە یەکێکن لەو بابەتانەی کە ئەمڕۆ زۆر باسەکرێن. زانای پایەبەرزی ئومەتی ئیسلامی ئیبن عەبدی ڕەبەی ئەندەلوسی 1100 ساڵ لەمەوە پێش باسی بیئەمان بۆ ئەکات، پێناسەی ئەکا بۆمان کە چۆن ژینگەکەمان بپارێزین، چی بکەین. ئێمە ئومەتێکین هەموو شتێکمان بە پەیام و یاسا ئەڕوا. هەندێک فەرموویانە ژینگە بریتیە لە هەموو ئەو هێزە خارجیانەی، ئەو هێزە دەرەکیانەی کە دەوروبەری تۆیان گرتووە. ئیتر ئەم هێزانە بەردێکە کە ئەیبینی، ئاوێکە، هەوایەکە، گیاندارێکە، دارێکە. هەندێکی تر فەرموویانە ژینگە لەم بابەتە گەورەترە. ژینگەمان هەیە لە دەنگە، هەندە دەنگی ناقۆڵا هەیە ژینگە تێک ئەدا. لە ڕەنگە ژینگەمان هەیە، لە بۆنی جوان و خۆشە ژینگەمان هەیە. هەندێک تر فەرموویانە ئێمە ژینگەی مادیمان هەیە، ژینگەی سیاسیمان هەیە، کۆمەڵایەتیمان هەیە، ژینگەی نەفسیمان هەیە. جاروای ئینسان پێویستی بە ژینگەیەکە لە نەفسی خۆیان پاک و جوان بێت. کە ئینسانی موسڵمان ئەچێتە خزمەتی قورئانی پیرۆز، ئەبینێ کۆمەڵێکی زۆر لە ئاەتە پیرۆزەکان سەرنجی ئەم بۆ ژینگە ڕائەکێشن، تەنبیهی ئەدەنێ لەسەرەوەی چاو بکاتەوە. یەکێ لە کارەکانی ئینسانی موسڵمان ئەوەیە چۆن قورئانی پیرۆز ئەخوێنێتەوە، قورئانی گەردوونیش بخوێنێتەوە، قورئانی ژینگەش بخوێنێتەوە. رب العالمین فەرموویەتی قل سیروا فی الأرض، بڕۆن بەسەر زەویە بگەڕێن و سیر بکەن. یەکێک لە صفاتی عیبادی چاک ئەوانەی کە نەفسی خۆیان فرۆشتۆ بەخوا ئەسائحونە، واتە ئەو کەسانی کە گەڕۆکن بەسەر زەویە ئەگەڕێن و عیبرەت وەرئەگرن. یان لە ئاەتێکی ترە سرنجمان ڕائەکێشێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت. ژینگەکانمان پیشان ئەدا زەوی، کێوەکان، ئاسمان سیرکە ورد بەرەوە، ئاژەڵێک، وشترێک کە دیقەتی قورئان ئەدەی 63 جار کەلیمەی ئاو بەکارەهێنێ. سرنجمان ڕائەکێشێ بۆ ئاو لە ژینگەیە. کێوەکان 33 جار باسەکە، سەرنجمان ڕائەکێشێ بۆ لای کێوەکان. باسی هەوا و ڕیح و ڕیاح 28 جار لە قورئانی پیرۆزە هاتووە. کە ئەگەر بە کۆی گشتی سەیری فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەیری قورئانی پیرۆز بکرێ، ئەبینی بەشێکی زۆر بابەتی تایە کە ئێمە پەیوەست ئەکاتەوە بە گەردوون و بە ژینگەمانەوە. ئێمەی موسڵمان چۆن مامەڵە لەگەڵ گەردوون و لەگەڵ ژینگەیە ئەکەین، چۆن لەگەڵ بیئەکەمانە ئەژین. بۆیە وشەی گەردوون بەکارهێنم لە فەلسەفەی ئیسلامیە بیئە تەنها سەرزەوی نییە، ئاسمانەکان و هەسارەکان و هەر هەمووی پەیوەستە. وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ هیچ شتێک نییە لە سەر زەویە پەیوەندی بە تۆ نەبێ ئینسان لە پێناوی تۆیە دروست کراوە. دارێک، مێرولەیەک کە ئەبینی، حەشەرەیەکە یەکەم جار لە ژیان تا ئەبینی پەیوەندیکی لەگەڵ تۆیە هەیە، بۆ تۆ دروست کراوە. ئەفەرمێ یەک ئەستێرە نییە لە ئاسمانە پەیوەندی بە ئینسانەوە نەبێ، علمی ئینسان پێی گەیشت بێ یا پێی نەگەیشت بێ. بۆیە مەفهومی ژینگە لە ئیسلامە ڕەبتی بەسەر زەویەوە نییە، ڕەبتی بە ئاسمانەکان و فەضا و کەوکەب و هەسارەکانیشەوە هەیە. ئێمە لە گەردوونە یان ئێمە لە ژینگەیە
چۆن مامەڵە ئەەکەین تیقەتی ئەم ئاەتە پیرۆزە ئەدەین ئەفەرمێ الرحمن علم القرآن پەروەردگاری ڕەحمان و بەزەیی ئێمە فێری قورئانی کردوین مرۆڤی خەلق کردووە فێری بەیانی کردووە و فێری قسەی کردووە خۆر مانگ هەموو ئەمانە بە ئەندازەی دانراوە هەموو ئەو دارانەی کە والنەجم والشەجەر یەسجودان سەواء قەدیان هەبێ یا قەدیان نەبێ وەکو گژوگیا هەر هەمویان سوژدە ئەبن لە پێناوی خوایە والسماء رفعها ووضع الميزان أو آسماني بسر سرتان وراقرتوا وميزان ترازوي بو ايودانا ألا تطغوا في الميزان زيادة روينك لميزان إخوة واتا أم قردونا أم كائناتا شون فيربوني تو شون قرآن فيربوني تو شون بياني تو شون تو خلق كراوي همو أمانة خلق كراون لقردونا بيوست ميزانا كان بارزراو بي پێویستە ئەو یاسانەی کە خوا لەسەر زەویە دایناوە پارێزراو بن ئەمەی کە ئێمە میزانی خوا لەسەر زەویە بپارێزین ئەمەیەکە لە عەبدایەتیەکان بەسەر شانمانەوە ئەفەرمێ وأنبتنا فيها من كل شيء موزون هەرچی ئەو گژوگیایە ئەبینی هەمووی بە وەزن بە ئەندازە رب العالمین دروستی کرد هەمووی ئیشی هەیە لەسەر زەویە هەمووی کاری هەیە لەسەر زەویە یەک دانە نییە لم أجلاني كتوب سر زياء بني أم حيوانات وحشراتنا وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه هيك تيجي جنك بفريتو ببني لو أني كباليان هي إلا أمثالكم وكو إيوه جيانيان هي ياسايان هي كاروباريان هي هموي أمانة لنا ودائري كي قوريا أخلينا وكبي أو ترجنجا حتى في غمر صلى الله عليه وآله وسلم لفرماشتك شيرين أفرمي لولا أن الكلاب أمة لأمرت بقتلها أجر صجكان لناوكم الجوانج أمة يجنبنا وكو إيوه أمر أكر بيان كوجن هميان بلام أواني جنجرة أجرن هريك بأندازي خوي هريك بإيشي خوي كوابو إما أزانين إما إيمان دار هرشي لسر أمسر زوية هي بهدف دروز نكراو هدفي هي همو أماني لسر زوي كدروز كراون كإما إيمان دار أيان بينين دو هدفتيا أخوانينو يكم بنسبة خويانا والتحقيق عبداتي وخواء كان جل جلاله يسبح له ما في السماوات والأرض أويل آسمان كان لناو آسمان كان لناو الزوية هر هموي تسبيحاتي خواءك جل جلاله خواء بباكو بيقرد أزاني بنسبة إيمي إنسانا هر همو أوانا خزمت كاري إيمن هر يك لوانت يكشوني كم بونوي لسر زوية زر لمروفة دا بوي أمر لجهانا ديها وسطها رخرا ودروز بابو باراستني الجنجا أويك قردون خوي بتوي عطاءك أوي الجنجا بتوي عطاءك قد زر لجنجا ناداتو يعني هريك يقل إيما توي كلي برتقالكي هلا تناو الزوية هستكا زوي سودي لورقري بلام دبي أوكي كدسي إنساني تي فري بدا أزان الزر للجنجا أدا أميك رب العالمين خوي خلقي كردوا لسر زوية همو أوانا سودێکی زۆر گەوریان هەیە و پەیوەندیان لەگەڵ یەکترا هەیە بۆیە ئێمە مرۆڤ مکەلەفین بەوەی چاکترین شت لەسەر زەویە بەرهەم بێنین چونکە هەمووی ئەبێتەوە فائیدە هەمووی بی ئەو ژینگەی زەوی ڕاگیر ئەکا ئینسان مستەخلەفە لەسەر زەویە هەموو کەونیش مسەخەرە بۆ ئەو دەی ئەبێ ئینسان جوان لە مەحاڵی بێ هەر یەکێک مێرولەیەکی بچووک لە ماڵەکەتە ئەبینی بەنسبەت خۆیەوە عەبدایەتی خوا ئەکا بەنسبەت تۆ ئەپارێزە کێچێ لە ماڵەکەتە ئەبینی کێچ هەنی ئەمڕۆ زۆر کات باسی کەڵەشاخە کردی ئەڵێن کەڵەشاخ زۆر پێویستە هۆکاری پێویستەکەی چییە؟ ئەفەرموون هەندێک کەڵەشاخ هەبوون لەسەر زەویە ئەو مێشولانەی کە خوێنی تۆیان ئەبرد ئەو کێچانەی کە خوێنی تۆیان ئەمژی هەموو ئەمانە کەڵەشاخی تەبیعیان بۆ ئینسانە کرد کە ئەمانەمان بڕی پێویستمان بە شتێکی ترە بەدیلێکی ترە داینێن لە حیاتی ئینسانە بۆیە ئینسانی ئیماندار کە سەیری بیئەکەی ئەکا سەیری ژینگەکەی ئەکا ئەزانێ هەموو ئەمانە خۆیان بۆ خۆیان عەبدایەتی ئەکەن لەگەڵ ئەمیشە سوود بەم ئەگەێنن بە جۆرێک لە جۆرەکان بزانێ یا نەزانێ ئێمە لەگەڵ ژینگەیە ڕەحم و پەیوەندیەکی زۆر گەورەمان هەیە مەحەبەت و خۆشەویستی لە بینمانە هەیە ئێمە ئیماندار وەکو خەڵکی کافر نین تەنها سەیری نیعمەتەکان کەین
نا بە جیاوازی تۆی ئیماندار کە سەیری دارێک ئەکەی لەگەڵ کافرێکە جیاواز دارێکی زۆر جوان و جەماڵ ئەبینی کە دڵت خۆشەکە تۆ خوایەکی جەمیلت بیر ئەکەوێت خۆشەویستیت بۆ ئەم دارە هەیە و ئەم دارش خۆشەویستی بۆ تۆ هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم جارێک لەسەر کێوی ئوحود ئەفەرمێ مە کێوی ئوحودە يحبنا ونحبه ئەو ئێمەی خۆشە ئێمەش ئەومان خۆشە هەموو ئەم ژینگە جوانەی کە لەسەر زەویە ئەیبینی ئێمەی ئیماندار بە مەحەبەتەوە لەگەڵیان مامەڵەکەین بە ڕەحمەوە لەگەڵیان مامەڵە ئەکەین ئەفەرمێ ئیشی ئەوان بەنسبەت ئێمەوە لەم ڕەحمەت و مەحەبەتەکە لە نێوانمانە هەیە زۆرێک لە علومەکانی ئێمە ئەوان پێمان ئەدەن ئەوان خوامان پێ ئەناسێنن سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق آياتكاني خوال لجنقوة يتبشاوي إيما لقولك جوانا والله جل جلاله دا صلاة قدرة جمال كمال أبينين بويا إيمي إيمان دار كسيري جنقا أكين وها سيري أكين كفيري علم من أكا وها سيري أكين كجمال من في عطاءك ضل من خوشك محبت لەگەڵیا ئەگۆڕینەوە ئەگە دارێکت هەیە لە ماڵەکەتە خۆشەویستی لەگەڵیا بگۆڕنەوە لە ژێریان نوێژێک ئەەکەی لە قیامەتە ئەم دارە شاهیدی بۆ تۆ ئەدا کە تۆ نوێژە لە ژێریەک گوناهێکیشەکەی بە هەمان چەشن کەون و کائینات بۆ تۆ شاهیدە بانگوێژێکی جوان بانگ بۆ ئێمە ئەدا دەنگەکەی هەتا کوێ بڕوە هیچ ئاژەڵ و حیواناتێک و هیچ دار و بەردێک نییە لە ڕۆژی قیامەتە شاهیدی بۆ ئەدا لەسەر ئەو بانگەی کە دەوێتی کابوو پەیوەندی ئێمە لەگەڵ گردوونە لەگەڵ ژینگەیە پەیوەندیەکە کە پڕە لە گۆڕینەوەی خواناسی لەگەڵ یەکترە کاتێککە ئینسان سەیری داوودەکە عەلەیهی السەلام یا جیبال ئەوبی معه والطەیر کاتێک کە تەوبەی ئەکرد و ئەگەڕاوە لای خوا کێوەکان تەیرەکان هەر هەموو ئەوانەی لەو دەوروبەرە بوون لەگەڵ ئەوە تەوبەیان ئەکرد و ئەگەڕانەوە و ذکریان لەگەڵ ئەوە ئەخەن کابوو کە تۆی ئیماندار ئەچیتە ناو ژینگەیەکی جوانەوە سەفرێک ئەەکەی سیاحەتێک ئەەکەی لە ماڵەکەی خۆتە لەسەر مێزەکەت مێرولەیەکی بچووک ئەبینی هەموو ئەمانە هەستەکەی پەیوەندیان لەگەڵ تۆیە هەیە ئەوانە علمێک فێری تۆ ئەکەن ئەوانە سوودێک بە تۆ ئەگەێنن ئەوانە خۆیان بۆ خۆیان تەسبیحاتی ڕەب العالەمین ئەکەن ئەوانە ژینگە و گەردوونی تۆ ڕاگیرەکەن ئەم هەسارە جوانەی کە خوای گەورە بە ئێمە عەتا کردووە بۆ فەوتان نییە کە ئێمە بین بە مەیلی خۆمان بیفەوتێنین نا هەموو ئەبێت جوانیەکانی وەکو خۆی ببینین و ئێمە ئیماندار ئەرگ لەسەر شارمانەکە جێبەجێک دیقەت بدە ڕەب العالەمین چەند لە قورئانە باسی جەماڵی کردووە بۆ ئێمە کە ئەم مسەخەراتانە لەسەر زەویە باسی ئەنعاممان بۆ ئەکا ئەفەرمێ وەلەکم فیها جەمال حین تریحون وحین تەسرحون ئاژەڵەکانتان مەڕە بزنە کە ماساڵکەی مدەرزە فەرمێ ئەنعام بۆ چوار شت ناوە بزن و مەڕ و وشتر و گاوە ئەفەرمێ بۆ ئەم چوار شتە بەکارێ ئەم چوار شتە هەر شتیان هەر چواریان لە کاتی ڕۆشتن و هاتنەوەیانە لە هەردوو حاڵەتەکانە دڵی تۆ خۆشەکە جەماڵێک بە تۆ ئەدا جوانی بە تۆ ئەدا یان ئەفەرمێ والخەیل والبغال والحەمیڕ لتەرکەبوها سوودی لێ وەرەگرن ئەسپەکان سوودی لێ وەرەگرن ئێسترەکان سوودی لێ وەرەگرن گوێ درێژەکان سوودی لێ وەرەگرن سەرەکەون لەسەری وەزینە جەماڵ و جوانیش بە ئێوە عەتاک واتە ئینسان بە طەبعی خۆی حەزی بە بینینی جوانە ڕەب العالەمین تەنانەت لەوانەشە جوانی داناوە ئەی ئیماندار ئەم سەرزەویەی کە ئێمە هەمانە ئێمەی ئیماندار لە ڕووی بیئەوە لە ڕووی ژینگەوە ئەبێ زۆر پارێزگاری لێ بکەین نەچی لەسەر زەویە فەساد بڵاوکەیتەوە هەر جۆرە فەسادێک ئەوە ئیشی ئەهلی نیفاقە بزانین لە قورئانە خۆی گەورە باسی یەکێک لە صفاتەکانی منافقینمان بۆ ئەکات باسی ئەکەین و کۆتایی بە وتارەکە ئێنین ئەفەرمێ منافق صفتی چۆنە وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها كاتێک پشتی کردەوە لە تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست پێ ئەکا بە خراپەکاری بەسەر زەویە ويهلك الحرث والنسل هەرچی ئەوەی کە نێژراوە لەسەر زەویە حرثە ئەو داروباران هیچی احترامی ناگرێت تێکی ئەدا بەسەر یەکە والنسل واتە وەچەی ئینسانیەت ئەمڕۆ ئەم شەواذ و نێربازی و ئەمە هەمووی ئیشی منافقین خۆ هەر هی ئێستا نییە لە قورئانە باس کراوە دوو فەساد لەسەر زەویە فەسادێک لە ژینگەی گشتی سەر زەویە فەسادێک لە ژینگەی مرۆڤ و نەسلی مرۆڤ دروستەکرێت ئەمە ئیشی منافقە ئەبێ ئێمە ئیماندار ئاگادار بین
دارێت تێکە دەی بەسەریەکە بزانە مە صیفەتی موسڵمانی هی منافقە کۆمەڵێک لە ئومەمی خوا لەسەر زەویە قەلەپاچە ئەەکەیت و کۆتایی پێێنی و هەمووی ئەکوژی بزانەمە ئیشی ئینسانی موسڵمان نییە ئینسانی موسڵمان احترامی هەموو شتێکەگرێ ئەوە صیفاتی ئەهلی نیفاق بۆیە ئەبێ زۆر بە جوانی ئاگامان لە ژینگەمان بێ ئەوەی خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێی فەرمووین بەرنامەی بۆ داناوین رب العالمین و خاوەنمان و کردگارمان بەرنامەی بۆ داناوین بۆ ئەم گەردون و بۆ ئەم جەماڵ و جوانی ژینگەیە ئەبێ بیپارێزین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە بمانگێڕە لەو عەبدانەی کە بە ڕەحمەت و بەزەی خۆت خوای ئەیان خەیتە سەر تاعەت و عەبدایەتی یا ئەکرەم الئەکرەمین لێمان ڕازی بە یا رب العالمین بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە هانامان هێناوە لەم ڕۆژەیە بۆ یەکێ لە ماڵەکانی تۆ لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کە گوناهێ زانیومان و زیادە ڕەویمان کردووە لە حەقی تۆیە خوایە عەفومان کە یا رب العالمین گوناهێ بە ئاشکرا کردمان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان و کەس ئاگای لێ نەبوو خوایە عەفومان کە یا ئیلاهی ئەم عەبدانە قەد ڕکوع نابن لەبەردەم هیچ شتێکە لەبەردەم تۆیە نەبێ سوژدە نابن تەنها لە حوزوری تۆیە نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ یا ئیلاهی دوعاکەنن گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام برنامج شيرين وإما فرەوچێ وەکاش پێی ڕازنێنمەوە و باسشکردن و یاسا و قانونش پێی نێنارێ یۆجە یاسا فرە مهمەکە پێی ئینسان و موسڵمانی ئانە کە یاوە نەجە دەوروبەریش یاوە نەوەش بە تەنیا سەروی هەسارەوە مەژیوە ئەگەر تەنها و تەنها ئینسان سەروی هەسارەوەی هەسارە فەوتیوە تەماشە کەرۆنە جە لقێدار و جە مرۆچێوە جە هەسارەوە گەورە ئاسمان و جەوەرەتا و جە مانگۆ گرت پەیوەند و ڕەبتەوە بە قووەت ئینا بەنشانە پێوە گرت مەسار و خواناسی کەرانە و ملاسەر هەرچی ئینەیە وێنی سەر و ئێگەرد و نەجوانەیە گرت پێی دڵوەشی تۆن قورئان دوێ جار وشێ بەهجەیش بەکار ئاردێنە فەرماوە جارێوەشە حەدائق ذاتە بەهجە جارێوەتە فەرماوە من کولی زەوجێن بەهیج وشێ بەهجەی قورئانەنە کەلیمە بەهجەی قورئانەنە پێی چێشی ئامان پێیانە سرور و زۆر دڵ و ئینسانی هەتە ئینسانەکە بە تەماشەکردەی دڵش وەژە ئارۆ فرە و عولەمایا باسکردن کە ئەگەر ئینسان بێتاقەت بی بار و واچمێ ڕۆحیش فرە تەمام نەبی بلو تەماشە کەر و تەماشە سەر و زەمین تەماشە جوانیەکە زەمینی کەر و دڵش وەژ بوو ئینە بەشێوەن ئی شریعەتەوە ئێمە زانمە کە پەیوەندیش هەن چەنی ژینگە و چەنی گردوونی و چەنی بیئەیە دەی هەر یۆجە ئێمە ئەشم پارێزگاری کەرۆ وەزانەوە ئی پەیامە و ئێمە پەیامەوە نییە تەنها دلێ مزگی نەبوو یان تەنها سیاسەتە نەبوو یان تەنها نا ئی پەیامە گرچێوەنە قوانینش پێی تۆ نێنەرە پێی سەر و زەمینش قانونش پێی نیانێرە چەنی پارێزگاری کردی وشويس فرماو فرمايشتي ونسأل الله عليه وآله وسلم فرماو اتقوا الملاعن الثلاث وتا بارزندي جيري ياغا كتوشو لعنتي تاكرا يوشا ملدق ميز ما كرد سرو آي ورا كملو يان بيسايج ما كردنا يان ياغي وكا ياغي كوبيه وخلقين يا راو خلقينه إيرا ياغا وتا بارزندي توشو لعنتو خلقي بيد چيش ما پنماچو ای فرمايشت پنما ماچو ژینگەکەی تا پارێزندێ ئابی ئەکە چەنە ژیان بەردەسەر بە پاک و تەمیزی ڕاگیرش کردێ چونکە شمە ساحبش نیان دێ بە تەنها دەیان جی لە شۆنە و شمەرەمەیە با بە ساحبە ئی یاگێ ئی زەمینەیە ئارۆنە گرد و عالەمینە
ڕەنگە وێمە ئینسان بەدەست وێمە گەرەکمانە بیئەکەیمە ژێنکەمە تێک دێن بۆچی گەرما فرەبیان جەو و جیهانی گر فاڕیان پێوەرە هەمە ئیماندار ئەشم زان بچەنی مامەڵە کەرمێ هەر چێوێکی بیئەیە کە خوای گەورە بە میزان و مۆزون نیانەرە ئەگەر کەمش کرد چێوێتەر زیاڵ کرد هەر پیسیەوە لە ئیژینگەنە چێوێتەر خراپن وەروانەی ئێمە ئیماندار ئەشم ئاگامە چەنە بۆ زان مەچەنی مامەڵە کەرمێ بە مەحەبەت و چەنیشا مامەڵە کەرمێ چەنی گرد و گردوونی گرد و ئاجیاندارە حەیویە کە ئینە گردوونە احترام شاگێرمێ بە وەشەویستی مامەڵشا چەنی کەرمێ بەڕەحەم چکانە گر شاهیدێنە سەر و ئێمە قیامەتەنە گر کۆ باوەوە نەما ڕەنگە تۆی سەوێڵ سەر و تەوەنمێەوە هەورامان و نماکەری دەرک پینەیە نەکەری ئی تەوەنەی کە تۆ سەرشۆ نماکەری شاهید دڵپێمەوەن ئاوێ کە تۆ کردەڵ بەدەست و دیم قیامەتەنە شایەتی دڵپێمەوەن ئادارەی چێرشەنە تۆ نماڵکردێنە شاهیدیمەوە ئی عەبدە نماش کردە فڵانە نماش کردە نما چەشتەنگاویش کردە نما نیمە ڕۆژ کردە جەوەخت و وێش کوشت ئاما ئیاگی گر شاهید دڵپێمەوە ئەچا کاتەنە کە تۆ نماکەری هەرچی ئاژەڵێ پا مەنتیقەرە بوو ئیتر مرۆچێوەن هەر جۆرە گیاندارێ بۆ إلا رقيامتي نشاهدي بيتومو داي إما إيمان دار أبي شوازة أشم معاملة كرمة شني بيأكيما وزان مشاني حصو كوتر شني كرمة شني بارزن مش كإنا هرمانو جوري إنساني إيمان دارنا يونجا عبادة جوركاش شني نما يكاج ركو بكرو أباس أشم جردونو بيأكيش بارزن خواجان دواونا كرمة رحمته بزي والسرو إيه سارة مارا مجا بركاتك ووزو سرو زميني يا إلهي أجر إما هالي وما كردن إنسانيات جرك ما بين زمينك ما تيك دايما تول بما خاص كرو يا أكرم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله